لە سنووری قەزای چەمچەماڵدا وەرزی ئامادەکردنی قەرە خەرمان دەستی پێکردووە. شوان جوتیارێکی ناوچەکەیە ساڵانێکە لەو بوارەدا کار دەکات. ئەوە ئاماژە بە چۆنێتی ئامادەکردنی قەرە خەرمان دەکات. عمری تقریبا 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژە قەرە خەرمان 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ کۆتایی دیە لە کاتی بلێن فەرێکی ئەبێ دووری. ئێستا ئەم گەنمە ڕەشگوڵە هەموو لەونە گەنمێک ئەبێت بەس لەونە باشەکەی گەنمە ڕەشگوڵ گەنمە لارە ئەم دوو گەنمە زۆر باشە بۆ قەرە خەرمان و تام و چێژی جیایە ئەم دوو لەونەیە. ئیسا کاتێتی ئیساوە تقریبا هەفتەیەک دڕۆژ درەوەکەین تقریبا لە کۆتایە ئیسام گەنمە تۆزێک کامل بۆ بەس هەیە زیاتر حەزی لەم کامڵەیە ئەم کامڵە ئاگرلیدا جوانتر بڵێن ئەبرژێ و قەرە خەرمانی تۆزێک ڕەنگەکەی لەونێک بێ کاڵ بێ بەس سەوزێکی تۆغ نییە بەس ئەمە بەتامترە لە ڕەنگە سەوزە بڵێن ئەوەی کە زیاد سەوزە. ڕوەگناسێکی ناوچەکەش دەڵێە قەرە خەرمان خواردنێکی بەسوودە بۆ مرۆڤ. سفرەکە قەرە خەرمانی لەسەر بێ زۆر جوانترە هەچەنە قەرە خەرمان گرانترە لە هەموو جۆرە برنجەکان گرانترە لە هەموو جۆرە ساوەرەکان لە خواردنەکانی تر گرانترە بەڵام بەڕاستی خواردنێکی زۆر خۆش و زۆر بەتامە و زۆر بە سوودیشە دژەوەکسانە مقەویە سێ جۆرە ڤیتامیناتی تێدایە ڤیتامین دی ڤیتامین کەی بە شێوازێکی کەم و بیتیۆڵڤیشی تێدایە. قەرە خەرمان زۆر بە سوودە بۆ جگەر بەهێزی دەکا لەگەڵەوەی مقەویە بۆ هەموو جەستەیش. ساڵانە لەم وەرزەدا کە دروێنەی گەنم دەست پێ دەکات جوتیاران قەرە خەرمانی لێ ئامادە دەکەن و قەرە خەرمان بە شێوازێکی تایبەت ئامادە دەکرێ و یەکێکە لە خۆراکە بە سوودەکانیش. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.